فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان تەنها 6 پەرلەمانتار بوو، بەڵام کار و چالاکیە زۆرەکانی ئەو فراکسیۆنە ئەوە دەردەخات کە 3 هێندەی خۆیان کاریان کردووە. بۆ ئەمە ژیار و نێارەکانی ئەو شاهێدیە بۆ فراکسیۆنی کۆمەڵ دەدەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت جگە لەو پرۆژە یاسا و بڕیارانەی کە ئارەسەی پەرلەمانمان کردووە بەردەوام هەوڵمانداوە بۆ تەبای لە نێوان فراکسیۆنەکان. کۆی ئەو پرۆژانەی کە کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە بە پرسیار و بە پرۆژە یاسا و بەوانە توانم بڵێم لە سەروی سەد و قسوور ئەوەی دابوون، یعنی 6 پرۆژەی ئامادە کردووە هەم لە کو هەموار هەمووکو پرۆژە بەشێکی لەوانە ئەوکو بڵێ کراون بە یاسا و دەرچوێنراون و کۆمەڵە پرسیارێکی زۆریش لە ئاستی کو بڵێ 100 و قسوور پرسیارش ئاراستی حکومەت کراون و کو بڵێ وەزارەتە جیاجیاکان ئەوانە هەمووی وە 3 جاریش پرسێنران کراوە، ینی بۆ لێسەنەوەی متمانە لە بەتایبەتی وەزیری سامانە سروشتیەکان کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێی هەستاوە. ئەوانە هەمووی کۆمەڵە چالاکێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوون. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ چەندین پرۆژە بڕیار و یاسای سەبارەت بە پرسە جیاوازەکان و قوتی خەڵکەوە پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە. ئەندامێکی فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت فراکسیۆنی کۆمەڵ لەسەر ئەو پرسانەی پەیوەندیان بە خەڵک و بژێوی خەڵکەوە بوو، هەڵوێستی بوێرانیان دەنواند و سازشیان نەدەکرد. بێگومان هەم لە خولی ڕابردوو هەم لەو خولی ئێمەشی تیامن ئەدایکی زۆر جوانیان پێشکەش کرد، هەم لەو پرۆژانەی کە هاتنە پێشەوە هەم لەو هەڵوێستە بوێرانەی کە هەیان بوو یەک بەیەکی ئەوەندامەنی کە شایەنی سوپاس و پێزانین ڕۆڵێکی دڵسۆزانەی کارامانەی کوردانەیان بینی و بە ئیخلاس و هەوڵیاندا بۆ ئەو پرسانەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە یاسا و بە بژێوی خەڵک و بەچوونە ناو خەڵکەوە هەبوو و یەکێک بوو لە فراکسیۆنە باشەکان شایەنی سوپاسن. ئەندامێکی فراکسیۆنی سەوزیش پێی وایە سەرڕای بربەستەکانی بەردەم ئەندامەکانی پەرلەمان، بەڵام پەرلەمانتارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە خولی چوارەمی پەرلەمان توانیویانە بە ئەرکەکانی سەرشانی خۆیان هەڵبسن. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەک بووە لەو فراکسیۆنانەی کە بێشک دەتوانم بڵێم بە ئەرکەکانی سەرشانی خۆیان هەڵساون واجهەیەکی جوان بوونە لە ناو پەرلەمانی کوردستان و ئەگەر مەسەلەن واجهەیەکی جوان بوونە ڕۆڵی باشیان بینیوە و هەوڵیان داوە نوێنەرایەتێکی حەقیقی خەڵکی کوردستان بن. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 49 پرۆژە یاسا و بڕیاری ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە کە بەشێکیان لە پەرلەمان پەسەند کراوە بوونەتە یاسا و بڕیار. 65 داواکاری تایبەت بە هاوڵاتیانیش لەگەڵ 47 یادداشتی بۆ سەرۆکاتی پەرلەمان بەرز کردوتەوە و هاوکات 286 پرسیاری لەسەر پرسە جیاوازەکان ئاراستەی حکوومەت کردووە کە لەو ژمارەیەدا 138 پرسیاریان لەلایەن حکوومەتەوە وەڵام دراوەتەوە و 70 پرسیاریشان وەڵام نەدراوەتەوە و 78 پرسیاریشان لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمان بە بیانووی بێبنەما ئاراستەی حکوومەت نەکراوە. لەسەر داوای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش 3 وەزیری جیاواز بانگهێشتی پەرلەمان کراون. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.